their moral, their code, they are just a bad joke, dropped at the first sign of the trouble. They are good as the world allowed them to be. You will see, and I will show you, when the chips are down, these civilized people, they will eat each other. See, I'm not a monster, I'm just ahead of the curve. أو قصي منية أو قصي هيلث ليجر لفيلمي جوكر لرولي جوكر لفيلمي دارك نايت لو قصي باشترم دزنا كود بو أوي افتتاحي وكرنوي أو فيديوي بيبكم كأو فيديوي بتايبة لسر زورترين ترێند کە ئەتا ئێستا کرابی لەسەر مسلسلێک لەسەر بەرهەمێک ئەتا ئێستا لەو فترەی ئەخیری و حتا ئێستا دیعاە دەڵێن زۆرترین ترێندی لەسەر لە هیستری و لە مێژووی مسلسلەکان ئەویش مسلسلەی The Squid Game مسلسلەی کۆری The Squid Game طبعاً ئێستا پاشەوەی کە چوومە ناو دیتێڵی ڤیدیۆیەکە و زیاتر باسی مسلسلەکەم کرد بۆتان باز دەکەم بۆ قسەی جۆکەرم بەکارهێنا لەو افتتاحی ئەو ڤیدیۆیە طبعاً دابان ئەمینتان لەگەڵ لە دابانی یونیڤەرسم و هیوادارم ڤیدیۆکە تەماشا بکەن تا کۆتایی لەبەر ئەوەی زۆر شتی جیاواز و سنتڕاکش باز دەکەم کە بە شێوەیەک لەوانەیە زۆر بمان کە سێری ئەو مسلسلەمان کردووە بۆ شێوەیە سێرمان نەکردووە یان بۆ شێوەیە بۆی نەچوین طبعاً پێشەوەی بێمەوە دیسان بێمەوە ناو سکوید گەیم خۆی شتێکی حەزم لێ بیزانن کات خۆی کاتی شەڕی جیهانی دووەم کە شەڕی جیهانی دووەم لە بینی وڵاتەکانی هاوپەیمان بوو زایدن لە بینی ئەڵمانیا و یابان ئەڵمانیا و یابان هەریەکە لە جەبهەیەک بە شەڕهاتن لەوێن دەر وڵاتەکانی هاوپەیمان چەند وڵاتێکی ئەوروپی بوون زایدن ئەمریکا زایدن یەکێتی سۆڤێتی جاران طبعاً یەکێتی سۆڤێتی جاران بۆ یەکەمین جار لە مێژوو لەگەڵ رووسیای ئێستا لەگەڵ ئەمریکا یەک بگرن بەس لەبەر زەخامەت و قووەت و ئەو تەکنۆلۆژیای کە سوپای ئەڵمانی ئەو کات هەیبوو زایدن ئەو هێزە و ئەو توانایی کە ئیمپراتۆریەتی یابان هەیبوو کە تەقریبەن لایەکی ئاسیای داگیر کردبوو طبعاً ئەو شەڕی جیهانیە بەچی تەواو بوو کاتێک ئەڵمانیا شکا لە رووسیا و زایدنیش ئەمریکا قومبەلەیەکی نەوەوی لە هیرۆشیما و ناکازاکیدا ئەو کات بە تەواوەتی شەڕی جیهانی دووەم کۆتایی پێهات هەموو جیهان بووەرە و دوو جەمسەر یەکلای بووە جەمسەری کۆمەنیزم شیوعیەت و جەمسەری کەپیتالیزم و ڕەئسمالی سەرمایەداری طبعاً ئەمریکا بە هەموو شێوازێک سەپۆرت و دام و هاوکاری سیستەمی ڕەئسمالی و کەپیتالیزم دەکا و لە هەمان کاتە لە بەرامبەر رووسیا سەپۆرتی بەرهەمی کۆمۆنیزم و شیوعیەت دەکا ئەو سراعە پاشوی بووە شەڕی سارد و کۆڵۆر و فیلم و مسلسل زۆر هەیە لەسەروی دروست بووە ئەوە بۆ باسی ئەوم کرد بۆی بۆتان باس کەم کە ئەسڵی کەپیتالیزم و ئەسڵی کۆمۆنیزم لە چی هاتۆ بۆ ئەو مسلسلە چاوەکی زەقی خستۆتە سەر ئەو مەسەلەی کۆریا طبعاً کۆریا ئەو کاتیش کاتی شەڕی جیهانی ئەویش پاشەوەی کە شەڕی جیهانی تەواو بوو هەردوو کۆریا یەک جیابوونەوە بە کۆریای باکوور و کۆریای باشوور کۆریای باشوور هاتە ژێردەستی ئەمریکا و بە نیزامی ڕەئسمالی و تەتەوڕ و کرانۆ لەگەڵ وڵاتی دەرەوە و لەگەڵ جیهانی دەرەوە لە هەمان کاتیشدا کۆریای باکوور بە نیزامی دیکتاتۆری و کۆمەنیزم و بە هاوکاری رووسیا بەڕێوەچوو ئەوەی لێ کرد کۆریا ببێتە دوو بەش و زۆر مەعاناتی تێدابی لەو مسلسلەش سکوید گەیم ئەو مسلسلە پێشەوەی بێمەنا ئەو بەشانێک کە سپۆیلی بکەم ئەو مسلسلەیە باسی پێدەچی گێمێکی کۆری مناڵان بی لەوێندەر لە کۆریا مناڵان یاری بکەن ئەو یاریە سکوید گەیمە کراوەتە شێوازێکی جیاوازتر هەڵساون ئەو یاریە مەجموعە نەفرێکە لە کۆریا لەبەر ئەوەی سیستەمی سەرمایەداری وڵاتەکەی بە تەواوەتی سەرمایەداریە لەبەر ئەوەی لەو کات لە کۆریا ئەگەر ئیش نەکەیت ئەگەر ئەوە نەبی ناتوانانی بژی و قەرزار دەبی و تقریباً دەبیە هۆملێس و لەسەر جادە ئەکەوی و ژیانێکی سفر و ناخۆشت دەبی ئەوە باسی مەعاناتی خەڵکی کۆری دەکا کە چەند ئەرکیان ئەو ئەرکی لەسەریانە زۆر قورسە ئەرکێکی دارایی قورسیان لەسەر ناتوانن لەگەڵ ئەو تەتەوڕی ئەو وڵاتەی بەرەو پێش بچن و لەگەڵی بژین اینجا ئەو مسلسلەی باز لەسەر ئەوەی دەکە ئەو مەجموعە گەنجێکن هەڵدەچن مەجموعە نەفرێکن دەچن تەداخولی ئەم یاریە دەکەن ئەو یاری کە سکوید گەیمە وەک موئەسسەسەیەکە فاسیڵیتیەکە دەچن لەوێندەر هەموو یاری دەکەن مقابل ئەوەی بباتەوە ببێتە یەکەم لە هەر یاریەکان بباتەوە شەش یاریەکە ئەو کات دەبێتە
هەموو پارەیەکی زۆری خیاڵی دانراوە پارە وەردەگریت چەند نەفەر زیاتر لە یاریەکە بێتە دەرەوە ئەو کات زیاتر خەڵک ئەو کات پارەکە زیاتر دەبی ئەو کەسانی کە براوە دەبن طبعا لێرەوە حەزم لێ تۆزێک بە سپۆیلتر قسەی بکەم بۆ ئەو کەسێ ئەو مسلسل نەدیتە بڕۆ تەماشای بکە ئینجا وەرەوە سەیری و ڤیدیۆ بکەم ئەو مسلسلێ باسی طبعا ناوە کۆریەکان زۆر قورسە ناتوانم بێزنەوە ئەگەر لەفزیان بکەم بەس ئەکتەری سەرەکی ئەو زنجیرەیە پلێر یاریکەری 456 کاتی ئەوەی لە ئایلەی خۆی لە ژینەکەی دیا بۆ تۆ کتێکی هەیە و ناتوانانی و دایکەکەی نەخۆشە و دەچێتن لە محەقەیەکی میترۆ دانیشتووە نەفرێک دێتە بەرامبەری کە جانتایەک دەکاتەوە پێی دەڵێ مەزموع پارێک تێدا یاریەکی بەسیتە دەڵێگە ئەم یارێ بکەیت تۆ بیبێت من ئەو پارە دەدەمێ ئەگەر تۆ بیبێت من بیبەمەوە دەبێت تۆ بمدەیت کە یەکەم جار ئەیدۆڕێنی دەڵێ من ئەو پارەم نیە و داوای لێبورن دەکەم بەس مزەڕەت بۆ یاریم کرد ئەگەر من بیبمەوە پارەکە بەوە دەڵێ نامشکلی you have to pay by your body یعنی دەڵێ خۆت دەبی دەست و لاشەی خۆت مافی ئەوەی بدەیت کە دووڕاوی ئیتر زلەی لێدا تا ئەخیری دەیباتەوە لەو کاتە بیزنس کارتێکی دراتی دەڵێ ئەگەر حەز لێ پارەی زۆر زیاتر بیتەوە ئەمە یاریەکی پرۆفشناڵ و ئەدڤانستر و بەقوترمانەیە دەتوانانی بەژاری ئەم یارێ بکەیت لەوێن دەر زیاتر فۆنی تێدا زیاتر ئەوەی تێدا پارەکەشی باشترە طبعا یەکێک لە ئەوەکانی ئەو مسلسلەیە ئەوەی تێدا فیگەر سێ گۆشە و چار گۆشە و خڕ طبعا ئەوە تۆزێک لە پلەستیشن هەز دەکەم نزیکە بە زەربەکەی نەخسە یعنی ئەمە لە زیاتی سۆنی بامەکی شکاتم لە نەتفلیکس و لەو مسلسلە کوری دەکرد ینی بەس زەربەکەی نەخسە نازم زەربەکەشان بۆ نەخسیتە ناوی طبعا دێمە سەروەش باسی ئەوی دەکەم کە سێ گۆشە و چار گۆشە و خڕچیە لە ناو مسلسلەکە ئیتر ئەو قەناعەت دەکات دەچێتە وێندەر بۆ ئەوی یاریەکە بکات دەبینی یەکەم یاریەکە ئەوهانیە یاریەکان یاری مناڵانەیە بەس تۆزێک دەستکاری کرا بە گەورەتر بەس لەو کاتێک کە بدۆڕی نەک بڵی دۆڕە یەکسەر دەکوژرێ یەکسەر دەتکوژن ینی you will be eliminated totally so ینی مەبەستم چییە یاریەکە ئەوە نییە ئەو یاریە مجرد لەگەر یاری مناڵی فەرقی چی ئەوان خۆم یاریانیان کرۆ بە منداڵی بەس لە بە منداڵی ئەگەر دۆڕا بە ئەتیادی یاریکردتر دەکرویان دوو یاری تریان سێ یاریتە تەر بدۆ بەس لێرە نا دۆڕا یەک چانسە یەکسەر دەمری طبعا یەک لە شتە هەرە بە قۆتەکانی ئەو مسلسلەی ئەوەیە خەڵک لەوانەیە زۆر بۆ زاوی تێنەگا خەڵک تەماشەکە بڵێ هەمووی خوێن و بڵەد و کوشن و شتی وایە بەخۆی وانە ستۆریەکەی زۆر ئۆرجیناڵە ستۆریەکەی زۆر تیرۆکەی زۆر ئۆرجیناڵە بە شێوازێک باسی نیزامی سەرمایه‌داری دەکا بزەبت دەڵێ ئەگەر قەرزاربی بۆ نمونە لە کۆریا و لە وڵاتە پێشکەوتوانەی سەرمایه‌دار ینی تۆ هیچ ڕۆڵەکە نییە لە کۆمەلگا ینی کەس حسابت بۆ ناکات تۆ لە ژیانێکی زۆر قورس دەژی ینی بە هەموو ژیانت مەعاناتە ئیتر بە هیچ شێوەیەک لە شێوەکان تۆ ناتوانانی و مستحقنی ژیانێکی شایستە هەبی بۆیە لەو مسلسلێ زۆر بەڕوونی پەنجەی خستۆتە سەر ئەو مەسەلەیە کە پێشانت دەداتن کە ئەوانە چەند مەعاناتیان هەیە لە ژیان بۆیە گەیشتونەتە ئەو بڕیارە کە بستنە ئەم یاریە لەگەڵ ئەوەی یاریەکە زۆر قورسە و کوشن و شتی لەسرە طبعا ئەچن یاریەک دەکەن زۆربیان دەیکەنە دەنگدان دەڵێن ئەمە یاری ناتوانین بیکەین تۆ ینی بە هیچ شێوەیەکە حەقتانیە ئێمە بکوژن یان ئێمە ئەوە بکەن مجرد ئێمە یاریەکەمان دۆڕانە دەبێتە دەنگدان زۆربەی کەس دەنگ دەدا لەسەر ئەوەی کە یاریەکە ئێڵمینێت بکرێت تەواو بکرێت وازبێن هەر کەس بچێتەوە ماڵی خۆیان بەس کە دەستنەوە ماڵی خۆیان دیسان دەستنەوە سەر ئەو ڕاستی و واقع ئەو ژیانەی کە لی دەژین بە تەواوەتی مەساتە بۆیان دووبارە بڕیار دەدەنەوە فکر دەکەنەوە بیر دەکەنەوە کە بستنەوە بەزداری یاریەکە بکەن بۆ جای دوم بەزداری دەکەنەوە نزیکەی 193 وەجبەی یەکەم بەزداری دەکەنەوە کە ڕقمێکی زۆر بەرزە خەڵکی زۆر دەڵێ ئەوانە زۆر گوناحن ئەوها بۆ شێوەی دەیان کوژن لە مجرد ئەوەی یاریەکە شتیوە وانە گوناح نینە لەبەر ئەوی هەر بڕیارێک لەو یاریە لە بیدایەتەوە ئەتا چوونەتە ئەم یاریەوە تا ئەو دقەی کە تەواو دەبن هەر بڕیارێک دراوە بە خواست و ویستی خۆیان بڕیاریان داوە نەکەس پاڵی پێداون نەکەس وای لێکردنە ئەو بڕیارە بدەن ئیتر ئەو بڕیارانە هەمووی هەست و ئەو خواستی خۆیانە ئیتر لەوێن دەرپێشان دەدا پیسی و بەشاعەت و سەقەتی و ینی
ناخی ڕەشی ئینسان کە بگاتە ئەو لێڤڵی بگاتە ئەو ئاستەی کە بەس بۆ ئەوەی پارەی دەستکەویان بۆ ئەوی شتێکی بەدەستکەوی ئامادەیە پێ لە هەموو شتێک بنێ ئامادەیە نزیکترین برادر و نزیکترین کەس بیکوژیتن یان بە فێڵ ئەوی بکە. طبعاً ئەو مسەسلەیە بە تەواوەتی پێشانی ئەو شتێکدا بۆ ئەو قسەی جۆکەرم باس کرد لەو بیدیاتەی. طبعاً جۆکەریش لەوێن دەر لە فیلمی دارک نایت لە ساڵی 2008 کە دەرچووی کریستۆفەر نۆڵان زۆر بە باسی نەفەری ئەوە دەکات، دەڵێ ئەو نەفەری ئینسان هیچی مسەقف نینە، مجرد ئەوەیە چیپەکان کە دەکەونە خوارەوە کە کەوتنە خوارەوە بە تەواوەتی خۆیان پیشان دەدەن کە ئەوانە چەند وحشینە و یەکتر دەخۆن بەشەر. ئیتر لەوێن دەر بزەبت وایە، یان لەوێن دەر یەکێک لە کەرەکتەرە دووەمەکان کە دایکی مەرحی دەکات لە بیدیاتەکەی دەڵێ کوڕەکەم لە جامعی نازانتی تەواوی کرد لە ئەمریکا و دەچێتە وێن دەر وا بە فەخر و شانازی و باسی دەکاتن وەک وا بێ زۆر پێرفێکتە هیچ شتێکی غەڵەت ناکات، بەس ئەوەندەی ئەو غەڵەت و ئەوەندەی شتی ئەنانیەت دەکات بەس بۆی مجرد خەڵکەکەی تر هەموو دەربکات لە یاریەکەی و خۆی بیباتەوە زۆرترین پارە بباتەوە هەمویان بە کوشتن بدا. ئەو کاتبوو بە دیارەکەوە نە شەهادە پاکی ئینسانی پیشان دەدان، نە خوێندنی بەرز، نە پارەی زۆر، نە هیچ شتێک. ئینسان بە فترە یان پاکە یان پیسە. ئەوی پاکیشە هێشتا پیس نەبووە، ئەوی پیسیشە ینی بەس چانسی بۆ ڕێکەوی پیستر دەبێ و زیاتر خەڵک دەکوژ و زیاتر ڕێگا و خەڵک دەبڕیتن و زیاتر ئەوی لەسەر ڕێگای لای دەباتن بەس بۆی بگاتە مەساڵحی شەخسی خۆی. طبعاً ئەو مسەسلەیە بە پێرفێکتی باسی ئەو شتەی دەکات، وا پێشان دەدا کە ئینسان هەرچەند تەتەور کە هەرچەند ئەوە بکە هەر غەریزە وحشەکەی هەیە، ئەویش کە غەریزەی سرڤایڤڵ ینی مانەوە، ینی بمینێتەوە تۆپی و بتوانی ئەو سرڤایڤکە ئەوەکانی تر سرڤایڤش نەکەن کێشەی نییە بەس ئەو بمینێتەوە. ینی ئینسان بە تەبیعەتی خۆی سرڤایڤڵ و ئیتر خۆی هەر ئەسڵان زۆربەی کتابە زانستیەکان لەسەر ئەوی کۆکن کە ئینسان وی ئەنیمەڵس، ینی ئێمە حیوانین، بەس حیوانێکی تۆزێک جیاوازتر، تۆزێک بە لێڤڵێکی بەرزتر، هەمومان هۆمۆسێپیان، هەموو زۆرەکانی تری حیوانات تریش هەر هەمووی لەو تەصنیفەنە حەسەب ئەو زانستی کە ئەو شێوازەکانی حیوانات و ئەوەی پۆڵێن دەکاتن. بەس ئێمە تۆزێک ئەدڤانسترین لە بەروی مشکمان ئەوەترە فراوانترە، دەتوانین زیاتر بیرکردنەوە و ئەو شتانە پێویست ناکە زیاتر بسمەنا ئەو بوارەی. بەس مەبەستم چییە؟ یعنی هەرچەند تەتەوور بکە ئینسان، هەر ئەو ئینسانە ئەوەیە کە 10,000 ساڵ پێش ئێستا کە هەوڵی داوە سرڤایڤ بکاتن. طبعاً یەکێک لە هەشتەکانی تری ئەو مسەسلەی پێشانی بۆت پێشان دەدا مەعاناتی خەڵکی و شعبی کۆری کە کەرەکتەرە سەرەکیە کچەکە لەوێن دەرباسی ئەوی دەکات دەڵێ ئەگەر من بیبەمەوە پارەکەم و لەم یاری دەربچم دەچم لەگە برایەکەم دەژیم هەوڵ دەدەم خوشکەکە دایکم لە نۆرث کۆریا لە کۆریای باکوور بیهێنمەوە. طبعاً یەک شتی تر هەیە، یەک زانیاری پێتان بڵێم کاتی خۆی کە پاش ئەوەی شەڕی جیهانی وشتیوا کە کۆریایەکان جیابوونەوە زۆربەی خەڵک کۆری ئێستاش هەندێک خزمیان هەیە لەولایە و هەندێک خزمیان هەیە لەولایە، ینی ئەوها جیابوونەوە ئێستاش یەکتریان نەبینیوە. بەس مجرد ئەوەی خەتێکی لەبینیان ناوی DMZ دیمیتریلایزد زۆن ببورن، ئەو زۆنە ئەوەیە کە شەڕی لێ ناکرێت لە بینی هەردوو کۆریا و ئەمریکا متابعی دەکات ئەو شتانە. طبعاً لەوێن دەر ئێستاش خەڵک هەیە خزمی لەولایە و هەیە خزمی لەولایە. ئینتر لەوێن دەر بۆت پیشان دەدا کە هەردوولا لە چ مەعاناتێک دەژین، کۆریا باکوور و کۆریا باشوور، کە دوو جەمسەری جیاوازی یەکترن لە نیزامی لە سیستەمی بەڕێوەبردنی وڵات، سیستەمی سەرمایهداری و سیستەمی شیوعیەت، ئەویش کە بە سەپۆرت و سپۆنسەری رووسیا و بە سپۆنسەری ئەوەکەی تریش بە سپۆنسەری ئەمریکا کۆریا باشوور. ئەو یەکێک لە شتەکانی تر و یەک لە شتەکانی تری ئەو مسەسلەی کە ئەمن پێشان دەدا. طبعاً هیوادارم نێتفلیکس ئەوەکی سیزنی دوو دەرەچیتن چکە لە شوێنێک زۆر ئەوە تەوا بووە. هیوادارم نێتفلیکس وەکو لا کاسە دی پاپڵی درێژی نەکات و بیکاتە 3 سیزن و 4 سیزن. بە تەسەوڕی من ئەگەر درێژیان کردوتەوە بەس یەک سیزنی تر باشە، زیاتر نا. لەو کات پێشان دەدا ئەخیری لە حەڵقەی 7 کە نمبەر 1 پلێری نمبەر 1 یاریکەری نمبەر 1 ئەو پیاوە پیرەکە ئەو بیگ بۆسەکەی ئەو خاوەنی هەموو ئەو مؤسسەیە لەوێن دەر نەکوژراوە کە یاریە کەلایەنە و هەڵماتەکە دەکەن لە بینی پلێری 456 و پلێری 1. طبعاً لەوێن دەر پێی دەڵێ ئەمە ئەوەندە دەوڵەمەند بووینگەیش بووینە لێڤڵێک کە بە هیچ شێوەیەک پارە خۆشیمان لێ نەدەدێت، هیچ شتێکی پارەی تامی نەمابوو بۆ ئێمە، بەس مجرد بوو بۆ ڕقم. بۆیە بڕیارماندا ئەم شوێنە دابنین بۆ ئەوەی ئەمە ئیستمتاع بکەین، ئینجۆی بکەین یان خۆشی لێ ببینین. طبعاً ئەو زۆر لێ تووڕەبی
هەتاوەی لێ دێ قژی ڕەنجی قژی دەگۆڕی شکل دەگۆڕی بەس بۆی ببیرینێتەوە ئەو پلێری 456 کەرەکتەری ڕێی سەرەکی خۆی ببینێتەوە کە پێشتر چۆن بووە بۆی هەست بە تاوان نەکاتن هەتا لە ئەوەی کە ئەخیر دقا کاتەکە لە شوێنێک کاتەکە وەردەگری ئەخیر دەقە ناو گیتی مەتارەکەی تەلەفۆن دەکاتم بۆەوەی دەڵێ ئەمن بۆ وا دەکەن ئێوە هیچ حەقتانی وا لە ئەوەی بکەن دەڵێ ئەگەر دەتوێ باش بژی بڕۆ سواری ئەو تیارە بە لە ڕقان طبعا it's all part of the game يعني حتى ئەو قسێش یان دەیتوانی ئەو کەسێک قسە لەگەڵ لەکا پێی ئەو قسەی پێ نەگوت با بڕۆ سواری تیارە بە بەس مجرد دەیزانی ئیستفزاز دەبی لە ڕقام پێی دەوت واز لە گەیمەکە بینە بڕۆ سواری تیارەکە بووی بەس بگەڕێتەوە دووبارە بێتەوە ناو گەیمەکە it's all the يعني هەمووی part of the game طبعا هەمووی بەشەکە لە یاریەکە لەوێن دەرکە دەگەڕێ بە حساب دەگەڕێتەوە تەسەوڕێکی زۆرە ئەو لەوانەیە ئەو سیۆریانێکی ئەو ببتە فرۆنتمان لەبەرەوەی بەتەواوەتی بۆتە ئینسانێکی تر ینی ئەو ئیتر خۆشی لەو شتان نابین لەبەر ئەو پارەشی بربووە هەرایەتی وەکو جاران دەژیا بۆیە پلێرەری نەمبەر 1 بانگی کرد بوو بۆی بیبینی کە دەیوت تۆ ئەوم پارە بدۆتۆ ینی دەبی ژیانی خۆت بکەی و ئیسفادە لەو پارەی بکەی و بەکاری بێنی بۆیە ئەو فرۆنتمانەی کە مانەجەرەکەی کە وێن دەربڕێوە دەباتن برای زابتەکەیە طبعا ئەویش کاتی خۆی 2000 توێ یاری کردووە بۆتە پلێر و بوویتە یەکەم ئەویش دوای ئەوە وێلی هاتۆ خۆشی لە یەکشت نەبینی خۆشی بەس لە مشتە ببینی بۆی ئەو مسەسەلەیە ئەو زنجیرەیە زۆر قوڵە زۆر شتی جیاوازی تێدایە بە شێوەیەک بە شێوەکان ینی لەوانەیە خەڵکێکی زۆر ئێمە کە سیرمان کردووە لەوانەیە بۆ شێوازە دیپەی نەچینە ناویان ئەو نامە و ئەو مەسجانەی کە تێدایتی تەماشەمان نەکردیە بەس ئەو مسەسەلەیە يعني it's not about the killing يعني زیاتر لەسەر کوشتنیە زیاتر لەسەر ئەو نامانەیە کە پێشان دەدا کە ئینسان چەند وحشیە ئەگەر بۆی ڕێک بکەی و لە هەمان کاریدا ئەو سیستەمانێک کە ئێمە لێ دەژین ئینسان چۆن تریگەر دەکات چۆن وای لێ دەکات زیاتر وحشیاتی خۆی دەربێنی ئەگەر فرسەتی بۆ ڕێک بکەوی و یەکشتی تریشەیە کۆتایەکەی طبعا وەک پێم وتن سێ گۆشەکە و خڕەکە و چارگۆشەکە ئیچە مانەجەر ئەوەکانی تریش یەکەچیان سۆڵجەر یەکەچیان وەرکەرە یەکێک لە سینەکان باز دەکات دەڵێ نابی مانەجەر ون بن ئەگەر ون بن بە دیار دەکەوێت دەبێتە مشکلە بە سۆڵجەر no one cares ینی ئەگەر هەر سۆڵجەرێکیش بکوژرێ ون بێ کەس احتیمان پێ نادا ینی ئەو پێشان ئەو بزەبت ئەو قسێ لەوانەیە ئەتوەست بکەی لەسەر ئەو مسەسلێ بەس ئەو قسێ لەسەر ئەو مسەسلێنی ئەو قسێ لەسەر واقعی لەسەر ڕاستی زۆربەی کۆمەلگای ئەو دەوڵەتە پێشکەوتوانەیە کە لەوێن دەر زۆربەی خەڵک وەکو سۆڵجەر وەکو جوندی وەکو جوندی بەکاردێتن کە ئەوەندە میمیژ نییە ئەگەر ونیش بێ لەبەرەوەی هەموو سیستەمەکە دروست بووە لەسەر ئەساسی وان لەسەر پشتی وان بۆی سیستەمەکە بۆی مەزموعە کەسێکی ئیسفادە لێ بکاتن بۆیە لەو مسەسەلەش حەڵقەی حەوت بەناوی VIPs مەزموعە VIPەک دێن نەفەری قەڵە و ناشرین و سەقەت و هەرچی شتی خراپ و سەقەت هەیە لە دنیا کردویانەوە و لەبەرەوەی پاوەڕێک و سوڵتەک و دەسەڵاتێک و پارێکی ئەوەندە خەیاڵی و عەجایبیان هەیە وای لێ هاتووە هەموو شتێک دەکەن ئینسان بە کوشتن دەدەن ئەم یاریە دروست دەکەن بەس بۆی ئەوان خۆشی لێ ببینن گەیشتونە لێڤڵێک لێ شت خۆشی نابین ئیلا لەو وحشیەتەوە لەو شتانەی کە ئینسان ئێستا بە شێوازێکی ئەتیادی نایکاتن بەس لەو شتانە خۆشی لێ ببینن بۆیە ئەو وەکوتم ئەو مسەسەلەی زۆر شتی جیاواز و زۆر ئەوەی تێدایە طبعا یەک لە مەشەرەکانی تێدا لەوەی دکتۆرێکی تێدایە کە بە لەگەڵ دووسێ یەکێک لە سۆڵجەرەکان ئیتفاقی کردووە کە ئیش لەسەروی دەکەن ئۆرگانی ئەو کەسانە دەردێن و دەیفرۆشنەوە ئەوانەی نەمردوون تەوانە ئەو شتە بەدزی دەکرێت کاتێک دەیدۆزرێتەوە دەیکوژن و سۆڵجەرەکەش دەکوژی فرۆنتمان مانەجەرەکە پێی دەڵێ ئەوانە هەمویان بە چۆیسی خۆیان باڵبژارنی خۆیان هاتوونەتە ئێرە تۆ مجرد ئەوەی یارمەتی یەکێکت داوە بۆی بتوانانی بزانی یاری داهاتوو چییە ئەوە ئینئیکواڵیتی دروستکردیان ئیکواڵیتی نەمایە لە بینی یاریکەرەکان دەبی هەموو یاریکەرەکان بە سیم کۆندیشن بە نەفسی شتدا بڕۆن بۆی بتوانن چۆیسی ڕاست بدەن لە یاریەکە بۆی ئەو چۆیسانە بدەن تەسیری لەسەر هیچ نەبێت ئیتر ئەوانە باڵان جەوێکیان دروست کردەوە باڵانسێکیان دروست کردەوە شوێنێک بە تەواوەتی هەموو شتێک ئیکوەڵە بۆی بتوانی بە تەواوەتی ئەو بڕیارەی بدەیت کە
لمصلحتي خوته طبعا او برياري كده مصلحتي خوته او برياري فول انانيته فول وحشيته بس مجرد فكر لخود دكيو فكر لكسي تناكيو او فكر هموي دقرته سر قالبي سرفايفل قالبي اوي كمن همو هولك درم بوي بمينيمولوجيان لا انزال حسابي خلقي مرني خلقي تربيان لس انسان لس حسابي هشتكي تربي بمينيمو بارك بمو بورون فيديو كم زور زور دور دريش كر بس حزم كر بتفاصيل زور بدريجي باسي بس سكويد جيم بكم و هیوادارم ئەگەر بەدڵتانە ڤیدیۆیەکە شێر بکەن بۆ لای برادەرەکانتان بینێرم بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینی ئەگەریش ڤیدیۆیەکەتان بەدڵە لایکێک بۆ من زۆر ئیسفادەیە بۆی ڤیدیۆیەکە زیاتر بڵاو بێتەوە و ئەکی سەبسکرایبی چانەڵەکەش لەبیر مەکەن بە هیوای ڤیدیۆی تازە طبعاً یەکشی تر هەبوو ئەوە هاتمەوە ببوورە لە بیرم چوو بۆی بکەم بەس ئەوە ئیزافەی دەکەم لەسەر ئەو مسەسلێ دووشتی تری تێدا زۆر 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 جیاوازە یەکەمی شت ئەو کۆمپۆزیشن و ئەو سینەماتۆگرافی کە لەو مسەسلە بەکارهاتیە شتێکی جیاواز ینی هەمویان ئەتیمادیان لەسەر سیستەمی ینی لەسەر شێوازی مینیمالیزم کردووە ینی بۆ نمونە لە سینێک دەیبینی دیوارەکە یەک کورسی دانرایان یەک شت دانرایە تا ئەو پێدە مینیمالیزم ینی کەمترین شتی تێدایە وەک دیزاین بۆ ئەوی تۆ چاودنێشی و بە شێوەیەکی ینی هەندەسی ئەبستراکتێت بگەینی کە ئەو دیزاینە چەند جیاوازە طبعاً ئەو مسەسەلەوەی ینی ئەم دەتام دە لە دەی بدەمێ ئەو یەکێک بوو لە هەرە شتە هەرە شازەکان کە لەو مسەسەلە دیتم و ببوورم ڤیدیۆیەکە تاوام کردبوو بەس گوتم با ئەو شتان بۆ ئیزافەکەم ڕای خۆم ئەکیدم ئێوەش کە دەیبینن ملاحەزە دەکەن و بۆ شێوەی بەدڵتان دەبی کە من باسی دەکەم